أنا بخوا أنا بسافر خۆمان بکەین باشە وڵای ئەمە هەموو ساڵێ نەورۆز هەرە بێ دەرچین هەرە بێ کوردایەتی خۆمان بسەلمێنین ئیتر ساڵی پێشوو ئەوەی پێشوو دو ساڵ لەمە پێش ڕەمەزان بوو بۆ ڕەمەزانی شەر دەرەچوین بەخوا دەرەچوین بە لە فتارمان کرد لە دەرەوە بە بلاجکتۆر و لای شەحن و ئەو شتانە بێتن هەرە بێ سەفرای خۆمان بکەین ئەرە بەخوا ئەرە بێ سەفرای خۆمان بکەین باشە پێم بڵێ شەو ینی دوودڵ نەبوون لەوەی کە بارانە بارێ وەڵای ئەمە شت خۆمان حاضر کردبوو لە پێش جەژنەوە بڕیارمانداوە نەورۆز دەرچین دروتیان بارانە وتمان بەخوا لە بەیانی زۆ هەڵەستین لە 7:30 هەڵەستین هەر ئەوە نەبارانەکە وەستا دەرەچینە دەرەوە ساعات چەندەوە هاتن وەڵا لە دەور سەعات 9 لێرین تا شەوی ژەمێنین نانێوارەشە خۆی نەنجاڕۆینەوە ئینشەڵڵا بارانیش باری هەردین وەڵا بارانیش بەرە چاوڕێکین هەرەوە نەبارانەکە ڕاستە ڕێکە ڕۆینە سەفرا ئەبێ هەموو ساڵ ئێمە سەفرای خۆمان بکەین گرنگت پامەچیە بۆ کەسانێک ئێستا لە ماڵەوە نەهاتوون وەڵا کاکە دەرچن جەوێکی خۆشە تۆ زێبای هەیە بەس قەیناو بخۆرەکەی لێیەوە ئەم سەوزایە لەوە خۆشتری ترچی دەبا نەورۆز خۆمان ببینی وان نییە سەلامەت بیاخوا